من ناوم هەژیر بەختیارە ماوەی 4 ساڵە ئەم کارگەیەمان داناوە لە شاری سلێمانی. سەرەتا ئێمە کە دەستمان کرد بە میشە بە 1-2 جیهاز دەستمان پێکرد و سپاس بەخوا ئێستا بەبوونەی ئەوەی کە خواستێکی زۆری لەسەرەوە میشەکەمان بە پاکی هێناوە کردووانە بە چەند جیهازێک و ئێمە ڕۆژانە لێرە زەیتەکانمان فرێشە جیاوازین لەگەڵ هەموو شوێنەکانی تر بەوەی کە ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژێک لێرە زەیتەکانمان دروستەکەین بە بەرچاوی کڕیارانەوە. هیچ زەیتێک لەم دوکانی ئێمە نییە کە تاریخی مانگێکیان 20 شەوی ڕۆشتوێ بەسەرە، بۆیە ئێمە کە لێرە زەیت دروستەکەین بە بەرچاوی کڕیارانەوە دروستێکین. ئێمە لە سەرەتاوە کە دەستمان پێکرد بە زەیتی گوڵەوەڕژە و زەیتی کونجی دەستمان پێکرد و بەرەبەرە بەپێی خواستی کڕیار و لەژێر چاودێری پزیشکی بەڕێزە زەیتی ترمان زیا کرد وەکو ئەو زەیتانی کە ئیش لەسەر چەوری خوێنەکەن یافوت ئیش لەسەر شەکرەکەن یافوت ئەو کەسانی کە کەمی ڤیتامیناتیان هەیە لە زۆر بابەتە ئەو ڤیتامیناتان نییە، بەڵام لە بابەتی ئەو ناوکانە هەیە کە دەکرێت بە زەیت وەکو بۆ نمونە ناوکی قەیسی کە ڕێژەیەکی زۆری لە ڤیتامین B7 یافوت بایەمەکان یافوت زەیتی گوێز کە ئیسفادەی زۆرە بۆ کێشەکانی دڵ و دابەزاندنی چەوری خوێن و لە هەمان کاتە زەیتی تۆی کەتان، زەیتی زیرە، زەیتی ڕازیانە و زەیتی ئەرگانمان هەیە، زەیتی ناوکی گولەکەمان هەیە کە ئەمانە هەمووی خاسێتی زۆر باشیان هەیە هەر یەکە و چەند ئیشەکەکات و ئیشەکانیش هەمووی چۆنڵی ئیشی کردووە لەبەرەوەی ئێمە بەپێی ڕێنمایی دکتۆر و ڕێژەی خواردنەکەشی بە هەمان شێوە پێ ئەڵێن هیسفادەیەکی زۆر باشیان لێ بتووە. سپاس بەخوا ئێستا جیازەکانمان زیاد کردووە 28 بۆ 30 جۆر زەیتمان هەیە کە ڕۆژانە لێرە بەرهەم دێت. ئێمە ڕۆژانە کە خەڵکێت تەلامان بۆ نمونە پێمانەڵێت زەیتی ڕەشکەمەوێت، من لێ پرسم زەیتی ڕەشکە بۆ چییە و تەندروستی و چۆنە، زام نەخۆشییەکی لەگەڵان نییە کە لەگەڵ زەیتی ڕەشکیان نەگونجێت و پێڵم ڕێژەی خواردنەکە دەبێت ئەو نەوێت. چەند جارێک دووبارەیەکەم وەلی کە ڕێژەی خواردنی ئەو نەبێت. بۆ نمونە ئێمە زەیتی تۆی تەڕەتیزەمان هەیە کە تایبەتە بە شەکرە و بە ئێسقان بە خەڵکانێکی زۆری سفادیان لێ بتەوە دکتۆرە بەڕێزەکانیش چەند جار خەڵکیان ناردووە بووی ئەبێت ڕۆژانە لە 24 ساعتە 3 قەترە زیاتری لێ نەفرێت لەبەرەوەی ئەم زەیتە سەد خۆیەتی و قورسە زەیتێکی قورسە و نابێت لەو ڕێژەیە زیاتری لێ بخورێت لەیش بەپێی ڕێنمایی دکتۆر ئێمە ئەو 3 قەترەیەمان داناوە. ئێمە هەوڵمانداوە ئەو بەرهەمانی کە هیکەین 100 بەرهەمی ناوخۆ خۆمان بن. کەستە بۆ نمونە ڕەشکە هی وڵاتی خۆمان ڕەشکەی کوردی بەکارێنین، کونجی، بایەمەکان، گوێز، ئەمانە لە وڵاتی خۆمانە هەیە و ئەمانوێت ئیسفادەمان بۆ وڵاتی خۆمان هەوێت. بەڵام ئەو شتانەی کە لە وڵاتی خۆمانە نییە بۆ نمونە وەکو ئەم چینسینگە کە نیشتیمانی خۆی کۆریا یافوت سینە لەوێەوە بۆمانێت ئیسفادەیەکی زۆر باشی هەیە و ئەم چینسینگە بەوە ناسراوە کە ئەتێڵێتەوە بە گەنجێتی و چارەسەرە بۆ 362 نەخۆشی درێژخایەن کە لە کوردستانی خۆمانە هەمومان بە چەند نەخۆشیێکی درێژخایەن شارەزاینەوەکو شەکرە و زەخت و ئەم نەخۆشیانە. بەڵام جینسین تاکە ڕووەکە کە چارەسەرە بۆ زیاتر لە 362 نەخۆشی درێژخایەن و بۆ نەخۆشی سەرەتان ئیسفادەی زۆر و چەندەها خاسێتی تر کە ئێستا باسی بکەم ئەبێ زۆرمان پێ بچێت. ئێمە داوا لە کڕیارانی ئازیز دەکەین کە ئەو ڕێنمایانی ئێمە پێیان دەڵێن بە تایبەت لە شێوازی خواردنی زەیتەکانە یافوت ئەم چینسینگە کە ئەو خۆی بەکاری بێنن لەبەرەوەی ئێمەش لە ژێر چاودێری پزیشکە بەڕێزەکانە ئەو ڕێنمایانایە ناکرێت بە ڕێژەیەکی زۆر بفرێت لەبەرەوەی زەرەرەیەت. ئەمە خەڵک هاتۆ بۆ لامان دوێتی لە شوێنی تر زەیتی ڕەشکەم کڕیوە و توانە کۆچکێکی چێشت خۆت. ئەمە بەردەوام بێت لە سەری لەمای بڕابکە مانگێکە جگەری بە تەواوەتیە سووتێنێت لەبەرەوەی ئەبێت نیو کۆچکەشات تا کۆچکێکشا لە زەیتی ڕەشکە بخرێەوە هەموو ئەو بابەتانی تریش بە تایبەت جینسینگ بێت یافوت زەیتی تۆی تەڕەتیسە بێت یافوت زەیتی ڕازیانە، زەیتی زیرە، زەیتی ڕەشکە ئەمانە بێ هەمووی بەپێی ئەو ڕێنمایانە بخرێت کە ئێمەین بە هاوڵاتیان.
لە ئێستا زۆرترین خواست لەسەر توان بڵێم 3 تا 4 جۆر زەیتە بە تایبەت سەیتی گڵۆڤەڕژەکە کە ئێستا بەرچاوی خۆتانەوە بەرهەمێت و ڕۆژانەش هەر لێرە بە فرێشی بەرهەمێت لەبەرەوەی ئەوە بەکاردێت بۆ سوورکردنەوە بۆ چێشلێنە خەڵک یانی هیلاک بووە لە تاو ئەو زەیتە خراپەی بازار کە کەس نازانێت چی و لە چی بەرهەمێت ئێمە ڕۆژانە لێرە لە بەرچاوی کڕیارە بە ناوکێکی زۆر تازە بەرهەمی دێنین چەند زەیتەکە گرنگە ئەوەش بە ناوکێکی باش بێت و ناوکەکە تاریخی تازە بێت ئێمە هەموو ئەم داتانەمان لای و پیشانی کڕیاری دەدێت بۆ نمونە زەیتی ڕازیانە یاخود زەیتی باەمی تاڵ یاخود زەیتی تۆی تەڕەتیسە کە ئەمانەش ئیش لەسەر چەوری خوێنەکەن زۆربەی هاوڵاتیان کێشەی چەوری خوێنیان هەیە یاخود چەوریج کرد و ئێمە هەر جۆرکەری چەرەساتمان هەیە کە لێرەش هەیش لە بەرچاوی کڕیاران بەرهەمتێنین کە ئەوانیش زۆر سەریعن بۆ نەقسی ڤیتامینات و یاخود بۆ دابەزاندنی کێژ یاخود وەکو بەرچایەک بفرێت کە ئەو چەوریە باشانی لە چەرەسەکە هەیە بچێتە جەستەی هاوڵاتیانەوە بە تایبەت کەرەی فستق زۆر تایبەتەوە خواستێکی زۆر فەری لەسرە بە دوای ئەوە کەرەی گازۆ و کەرەی عەلیبابا کەمان خواستی زۆر لەسرە لە هەمان کاتا بۆ مناڵە بێت بۆ گەورە بێت بۆ کەسانی کە لە قاعن و ئێمە بە هیچ شێوازێک نەشەکی تێەکەین نەزەیتی تێەکەین ڕاستەوفۆ بە باشترین جۆری چەرەست دەکەین بەکەری چەرەسەت ئێمە کە کڕیاری بەڕێز دێتە ئێرە ئەگەر بیەوێ زەیتەکە بە فرێشی بێت ئەوە ئەتوانێت لە ماوەی 1 دقە تا 2 دقەیە ئێمە دەبەی بۆ هێنین و ڕاستەفۆ بەلوعی زەیتەکە بینەوە تێەکەین هەر دقەیە بۆ 2 دقەی پێچێت ئێمە وەکو بابەتی زەیتەکانیش جەدۆلمان هەیە ئێمە 28 بۆ 30 جۆر زەیتمان هەیە ناتوانین لە ڕۆژەکە ئەمە هەموویش پێ بکەین جەدۆلمان هەیە ئێمە لە پێیجی خۆمانە دانین کە بەیانی زەیتی بۆ نمونە بایم دروستەکەین سەعات 5 بۆ 6 یان 7 بۆ 8 هەر کڕیارێک دەتوانێت بێت لەویا بە فرێشی بیبات یاخود کەرەی چەرەسات ئەگەر بەڕێزێک بێت داوای بکات دقەیە بۆ 2 دقەی پێچۆ لە بەرچای فای بە هەمان شێوە بەرهەندێت بۆ ئێمە لە بابەتی زەیتەکانە پاژماوەمان هەیە ئەو ناوکەی گڵۆڤەڕژەیە کە زەیتەکەی لێ دەرەچێت یاخود هەر 28 جۆر زەیتەکەی تر پاژماوەیەکی هەیە ئەو پاژماوەیەش خۆشحاڵانە بەکارێتەوە بۆ ئالیکێکی سروشتی بۆ تر حیوانات بێ بۆ ماسی بێت بۆ پەلەوەر بێ بەکارێتەوە ڕێژەی پرۆتین و چەولیکی تایە لەبەرەوەی ئێمە جیهازەکانمان پەستانی ساردە بۆ پرێسە لەبەرەوەی پەستانی ساردە 100 چەوریەکەی ناگرێت نایسووتێنێت ئەو پاژماوەیە ئەو چەوریتە بۆیە بۆ ئالیک زۆر باش